کۆچەریەکان کلتور و شێوازی تایبەت بە خۆیان هەیە کە بڵاوبوونەتەوە بە جیهاندا بە تایبەت لە ڕۆمانیا و ئیسپانیا و بولگاریا. کۆچەریەکانی بولگاریا لە ناوچەیەکی تایبەت بە خۆیان دەژین و دەسەڵات چواری دانیشتوانی بولگاریا پێک دەهێن کە زۆرترین ڕێژەی کۆچەریەکانی تێدا نیشتەجێ. بەناوبانگترین دابوونەریتی کۆچەریەکانی بولگاریا ڕەقستنی بازاڕەکە بۆ فرۆشتنی کچانی پێگەیشتوو بە مەبەستی هاوسەرگیریکردنیان کە لە ساڵێکدا 4 جار ئەم بازاڕە دەکرێتەوە. بەڵام ئەو هاوسەرگیریە چۆن ڕوودەدات و یاساکانی چین؟ کچانی کۆچەری لە بولگاریا کاتێک دەگەنە تەمەنی 13 ساڵ ناچار دەکرێن واز لە خوێندن بهێن و ئامادە دەکرێن بۆ بازاڕی بووک. بازاڕی بووک بە بەشداری زیاتر لە 1000 کەس بەڕێوە دەچێت. کارێکێکیشان لەگەڵ خێزانەکانیان بەشداری دەکەن. لەو بازاڕەدا کچان بەجلی سەرنجڕاکێشەوە دەردەکەون. سەما دەکەن بۆ ئەوەی هەستی بەرامبەر بۆ خۆیان ڕابکێشن. بازاڕەکە لە گۆڕەپانێکی گەورەدا بەڕێوە دەچێت و کوڕەکان بەڕیزدا دەنیشن بۆ ئەوەی سەرنجی کچەکان بەدەست بهێن. لەنێو ئەو دابوونەریتانەی کە لەم بازاڕەدا ڕوودەدەن چان جلوبەرجی ڕەسەن لەبەردەکەن و لە تەنیشت دایک و باوکیان دەوەستن بێ ئەوەی هیچ وشەیەک بڵێن. ئەو کاتەی ڕێککەوتن لەسەر نرخەکەی دەکرێت. هەروەها کچەکان دەست بە سەماکردن دەکەن و زۆرترین هەوڵ دەدەن بۆ ڕاکێشانی کوڕەکان چونکە ئەم بازاڕە بە دەرفەتێکی تایبەت دادەنرێت بەپێی دابوونەریتی کۆچەریەکانی ئەو وڵاتە. لەم بازاڕەدا تەنها یەک ڕێگا هەیە بۆ کڕینی بوو، ئەویش لە ڕێگەی خێزانەکەیەوە دەبێت. دوای ئەوەی کوڕەکە ئەو کچە هەڵدەبژێرە کە دەیەوێت هاوسەرگیری لەگەڵکە. خێزانەکەی دەنێرێت بۆ ماڵی کچەکە و لەوێ کڕینەکە ئەنجام دەدرێت. سەبارەت بە نرخەکەشی جیاوازی هەیە. بە جۆرە تەمەنی بووک نرخەکان دەگۆڕێت و ئەو بووکەی تەمەنی بچووکتر بێت نرخی کڕینەکەی زیاتر دەبێت. لە ئەگەری ئەوەی کچێک سەرسام بێ بە کوڕێک و بیەوێ هاوسەرگیری لەگەڵدا بکە ئەوە نرخەکەی زۆر کەمتر دەبێتەوە. ئەمەش لەبەر ئەوەیە کە هاوسەرگیری لەسەر بنەمای سەرسام بوونە نەک یەکلایەنە. نرخی بووکەکان لەم بازاڕەدا لە چەند دۆلارێکەوە دەست پێ دەکات تا دەگاتە 10,000 دۆلار. ئەی تۆ پێت وایە هاوسەرگیریەک بەم شێوەیە ئەنجام بدرێت سەرکەوتوو بێت؟